لەگەڵ کارکتەرێکی ئاینی لەگەڵ کارکتەرێکی سیاسی بێوەی ئازیز دەگەمەوە. شمەکە بڵێ کارکتەرێکی ئەکادمی تەجمید کراوی لە میدیاکانی خۆتانەوە دەرنەکەیت. من احترامم لەو تێبینیانی سەرکردایەتیە گرتووە و دەسە گەیشتووە بە مەعاشێکی باش و دەسە گەیشتووە بە پۆستێک ئەو خاڵانە و بیرچۆتەوە. سیاسیەکان زۆڵمیان زۆر لە خەڵک کردو وای لێ هاتۆ کە ئێمە هاتە سەروەختی ئێمە سیاست بکەین خەڵک سیارەکەشمان پێڕەوان نابینێ. بەدڵی خۆت هەموو قسەیەکە کردووە بە پشتی برایەکە بووە کە لە سلکێکی ئەمنیایی شەکات. یەکەمین بڕیاری ئەو لیژنە ئەمنەی کە دانراون بۆ حەڤەی شوبات بریتی بوو لە دەستگیرکردنی من. ئەی بۆ دەستگیر نەکەی. دڵێ بۆ داعش یا دڵێ بۆ قاعیدە هیچیان لێ نایەت. ئەو بابەتە جوانە بەڕێزی و ڕوژاندە هیچ کات ئوسامە بن لادنێ نەبینیوە. هەندێک لەوانەی خۆیان ناوناوە سەلەفین خۆشن چون کابراایەکی سەر لە شێوا کەوتون کە پیشەی بۆتە چنێودان بە خەڵکو بە ئیسلامیەکان و نۆعی قسەکردنەکانی زۆر ڕقە. ئەو قسانە ئێستش پێم بڵێرە قسانە وکو خۆیەکەم. بینەری هیچ سایتێک بوویت بە تایبەت سایتی پۆرنۆ و سێکسۆ لە ماڵەکەی تۆیە هیچ جۆرە پەیکەرێک هەیە. ئەو ئینسانەی سۆزێکی هوەری لە ناو دڵیانە بێ لە معنای گەورەی خوش تێناگات. دوو جار پرۆسیا و سەرگیری کرد. بەڵێ شەڵا زیاتریش بەڵکو بکەین قەچێکە. ئێستا خێزانی دووەمە ئەگەر گوێی لەم قسانە بێ. من وا نازانم لە بواری ژیانی خێزانی ما زۆر سەرکەوتوو مۆدێلێکی باش بوو. عاشقێک بوویت کە پێی نەگەیشت بێتی؟ پێگاتی پیاوا دروست کراوە ئەتوانێت چەند ئافرەتێکی لە کاتێکە خۆش بوێ؟ خۆشیان زۆریاویتەتە یان ناخۆشی؟ خۆی وەڵامدانی من پرسیارە زۆر قورسە چونکە ئاوکێشێکی زۆر ئاڵۆزە. المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري